تادت پرسی کۆبوونەوەی لووتکە لە نێوان سەرۆکانی ئەمریکا و کۆریای باکوور گەرمتر دەبێت و لە دوایین تویتیدا سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باس لە ئەگەری بەڕێوەچوونی کۆبوونەوەکە دەکات لە مانگی داهاتوودا. پێنجشەمەی ڕابردوو لە نامەیەکی فەرمیدا دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا هەڵوەشاندنەوەی کۆبوونەوە چاوەڕوانکراوەکەی نێوانیانی بە هۆکاری نەبوونی یەکتێگەیشتن و ئامادەکاری پێویست و بوونی تووڕێی و دوژمنایەتی زۆر بەرامبەر ئەمریکا لە دوایین ڕاگەیەنراوی ئەو وڵاتە بە هاوتاکۆریەکەی ڕاگەیاند کەوا بڕیار بوو لە 12 مانگی داهاتوو لە سنگاپورە ئەنجام بدرێت. پاش 24 کاتژمێر لە هەڵوەشاندنەوەی کۆبوونەوەکە دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە تویتێکدا ڕایگەیاند واشنتۆن و پیۆنگیانگ گفتوگۆی بەرهەمدار ئەنجام دەدەن بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی لووتکە لە نێوان سەرۆکی هەردوو وڵات لە سنگاپورە. ترامپ وتیشی ئێمە گفتوگۆی بەرهەمدار ئەنجام دەدەین لەبارەی ئەنجامدانی کۆبوونەوەی لووتکە کە ئەگەر ڕوو بدات ڕەنگە هەر لە سنگاپور بەڕێوە بچێت لە هەمان بەروەر لە 12 مانگی 6دا و ئەگەر پێویست بکات ئەنجامدانی کۆبوونەوەکە بۆ کاتێکی دیکە درێژ دەکرێتەوە. ئەو وتانی ترامپ ئەگەرەکانی بەڕێوەچوونی کۆبوونەوەی لووتکەی لە نێوان ترامپ و کیم جۆنگ ئون زیاتر دەکات و بەڕای چاودێرانیش ئەو هەڵوێستەی ترامپ پاش هەڵوەشاندنەوەی کۆبوونەوەکە لەژێر کاریگەری وەڵامی کۆریای باکوور دێت بۆ هەڵوەشاندنەوە تاکلایەنەکەی ئەمریکا کە کیم کی خوان جێگری وەزیری دەرەوەی کۆریای باکوور ڕایگەیاند. هەڵوەشاندنەوەی کۆبوونەوەکە لەلایەن ترامپەوە جێگەی داخە و ئامادەیی کۆریای باکووری بۆ گفتوگۆ ڕاگەیاند. لە بەرامبەریشدا ترامپ لە بەردەم کۆشکی سپی بۆ ڕۆژنامەنووسان ڕایگەیاند پێشوازی لەو زمانە ئاشتی خوازانی کۆریای باکوور لە بەیاننامەکەیاندا دەکەن. سەرۆکی کۆریای باشووریش کە لە هەموو لایەک زیاتر لە هەڵوەشاندنەوەی کۆبوونەوەکە نیگەران بوو لە سەردانێکی چاوەڕوان نەکراودا پێشوازی کرد لە کیم جۆنگ ئون سەرۆکی کۆریای باکوور و پاش 2 کاتژمێر لە کۆبوونەوە مون جای ئین سەرۆکی کۆریای باشوور ڕایگەیاند کیم جۆنگ ئون پابەندبوونی خۆی دووپات کردوتەوە و بە تەواوی داماڵینی نیمچە دوورگەی کۆریا لە شەکی ئەتۆمی و ئەنجامدانی کۆبوونەوەی لووتکە لەگەڵ دۆناڵد ترامپ. شەمەی ڕابردوو سەرۆکی کۆریای باکوور وەستاندنی تاقیکردنەوە ناوەکی و موشەکی و داخستنی ناوەندی تاقیکردنەوە ئەتۆمیەکانی ڕاگەیاند. ئاماژەی بەوە کرد لە جیاتی ئەوە سەرنج دەخاتە سەر گەشەی ئابووری و بڵاوکردنەوەی ئاشتی. لە بەرامبەریشدا ترامپ وەک پیشەی هەمیشەیی لە تویتێکدا لە تویتەر وەڵامی سەرۆکی کۆریای باکووری دایەوە و نووسیوێتی ئێمە زۆر دوورین لە داخستنی یەکجاری پرسی کۆریا ڕەنگە سەرکەوتوو بین یاخودنا کات وەڵامی ئەوە دەداتەوە. ڕێگای گەشتن بە چارەسەری قەیرانی کۆریای باکوور هێشتا درێژە. چەند ڕۆژێک بەر لەوەی وەک وەزیری دەرەوە دەست بەکار بێت مایک پۆمپیۆ کە ئەو کات سەرۆکی دەستگای CIA ئەمریکی بوو لەگەڵ سەرۆکی کۆریای باکوور کۆبوویەوە. چاودێرانیش پاش دەست بەکاربوونی پۆمپیۆ وەک وەزیری دەرەوە بە هۆکارێکی ئەبینن بۆ باش بەڕێوەچوونی گفتوگۆکانی ئامادەکاری کۆبوونەوەی لووتکە لە نێوان سەرۆکانی ئەمریکا و کۆریای باکوور.